مانگێک تێدەپەڕێت باسەر ڕێکەوتنی نێوان پارتی و یەکێتی لەسەر دیاریکردنی کاندید بۆ وەرگرتنی پۆستی پارێزگاری کەرکووک. بەڵامی چەنگاوێکی کردەی نەنراوە بۆ ڕازیکردنی عەرەب و تورکمانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک تا پۆستەکان لە نێوانیان دابەش بکرێت. ئەندامێکی پەرلەمانی عێراق لەسەر لیستی یەکێتی ئاشکرای کرد لە بەغداد زنجیرەیە کۆبوونەوە کراوە، بەڵام وەکو ئەو دەڵێت کورد پێویستی بە ڕازیکردنی عەرەب و تورکمان هەیە بۆ دانانی پارێزگارەکەیان بۆ کەرکووک. وەفدی دانوستان هەبووە، دیارە کۆبوونەوە هەبووە، حیوار هەبووە لەگەڵ مکەوناتەکانی تر لە ڕێی وێنەوە زنجیرەیە کۆبوونەوە کراوە لە بەغا گەیشتونەتە نەتیجێ. ئێستا پێویستمان بەوەیە کە ئێمە سێ عەمود دانین پۆستەکانی لەسەر دابەشکەین. پارێزگارەکە ئێستا بە خۆشحاڵیەوە ڕازی بوونە لەسەر کەسێک کە دای بنن، بەڵام پێویستە لەسەر پۆستەکانی کەرکووک ئەو پۆستانەی کەماوە لەسەر ئەوە بتوانین مکەوناتەکانی تر ڕازی بکەین. ئێمە لە سەرەتاشەوە پۆستەکان دابەشبوونی هەبووە دەبێت بەپێی ئەوە بۆ نمونە سەرۆکی ئەنجومەن بۆ تورکمان بووە، جێگری پارێزگار بۆ نەتەوەی عەرەب بووە و هەروەها قایم و جێگریەکانی پارێزگا ئەبێ بۆ مکەوناتەکانی تر تەوافقێکی لەسەر بکرێ و بەم زوانە ئەوەی من بزانم کۆبنەوەیەکە کرێ لە کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگا ئەکرێ بۆی بتوانن لەگەڵ مکەوناتەکانی ترا بگەینە نەتیجەیەک بۆ ڕێکەوتن. لە ڕابردوودا بەپێی تەوافقی سیاسی نێوان پێکاتەکانی کەرکووک پارێزگار بۆ کورد و سەرۆکی ئەنجومەن بۆ تورکمان و جێگری پارێزگاری کەرکووک بۆ عەرەب یەکلایی کرابوویەوە، بەڵام لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کورد زۆربەی ئەو پۆستانەی لەدەستدا. ئەندامێکی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیش ڕێکەوتنی نێوان کورد و عەرەب و تورکمان بۆ یەکلاییکردنەوەی پۆستی پارێزگاری کەرکووک با گرنگ دەزانێت تا کورد هەڵەکانی ڕابردوو دووبارە نەکاتەوە. بەڵێ دیارە ئەو پارێزگاری کە دانرێ ڕاستە استحقاقی وەکو استحقاقی هەڵبژاردن پشتی پێکاتی کوردیە کە پێویستە کورد دابنرێ، بەڵام بێگومان ناکرێ بیر لەوە بکرێتەوە کە پێکاتانی ترکە ناو شاری کەرکووکدا حزوریان هەیە پەراوێز بخرێ، ناکرێ دووبارە بە سیاسەتی هەڵەی پەراوێز خستنی ئەو پێکاتانە دەست پێ بکەین. بۆیە پێویستە لەگەڵ هەموو پێکاتەکانی تر گفتوگۆ بکرێ، ڕێکەوتن بکرێ، متمانەیەکیان پێ بدرێ بەوەی کە مافیان پێشێل ناکرێت. چونکە ئەم پارێزگاری کە دانرێ وەکوتم دەبێت پارێزگاری هەموو پێکاتەکان بێ، هەموو کەرکووچەکان بێ و هەموو کەرکووچەکان بە پارێزگاری خۆیانی بزانن بەوەی کە چەندە حەقی ئەم پێکاتانی تر ضامنە بێ لە استراتیژی ئەم پارێزگارنوێیە ئەبێ ئەوان متمانی ئەویان بە بەدەست بدرێ و بەڕاستی لە پێش 16 ئۆکتۆبەر توانم بڵێم هەڵەیەکی گەورە کراوە. هەر حزبێک لەم دوو حزبە پارتی و یەکێتی بەجیا مامەڵەیەکی حزبیان لەگەڵ پێکاتی عەرەب کردویان لەگەڵ پێکاتی تورکمان کردووە. وێڕای دیاریکردنی کاندیدی کورد بۆ وەرگرتنی پۆستی پارێزگاری کەرکووک لەلایەن پارتی و یەکێتیەوە، بەڵام تا ئێستا و دوو حزبە ناکۆچیان هەیە لە سەر ڕۆژ و شوێنی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و لیستی برایەتی. هەرەمەش وای کردووە هاوڵاتیان متمانەیان بەو دوو حزبە نەمێنێت لە ئاساییکردنەوەی دۆخی شارەکە و دانانی پارێزگار بۆ کەرکووک. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.